بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران و بیسەران بەرنامەی سروجەم کاتەم و کاتێکتان باش لەگەڵ مامۆستا ئاوات نەقشبەندی لە خزمەتتان هابین بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرێکی گرنگ ئەویش بابەتی پەیوەندی خێزانیە. مامۆستاگیان زۆر بەخێربی. زۆر سپاسانەکەم مەمنونم. مامۆستاگیان دەبێت خێزان لەسەر چ بنەمایەک پەیوەندیەکانی دروست بکات؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان خوای تەبارەک و تەعالا نوێژ و ڕۆژەکانمان لێوەربگرێت و ڕەمەزانمان بۆ بکاتە بەعیثی ڕەحمەت و بەرەکەت. ئەلبەتە ژن و پیا و کاتێک ئەگەن بە یەک هەموو هەدەفە گەورەکەیان بریتیە لەوەی کەوا خێزانێک دروست بکەن، تەنها بۆ بەسەربردنی کاتێکی هاکەزایی نییە، بەڵکو کەلیەدەینی تەغسیل ئیحداهما الأخرى وەکو ئەم دوو دەسەوایە یەکتری ئەشۆن کەلبونیانی یەشد بعضه بعضا وەکو ئەو دیوارە وایە بۆ پتەوکردنی یەکتری، یان وەکو قورئانە فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن. قورئانە فەرمێ ئافرەتەکان پۆشاکن بۆ پیاوەکانیان و پیاوەکانیش پۆشاکن بۆ ئافرەتەکانیان. مەبەستی لەمە چییە؟ واتە مەبەستی ئەوەیە چۆن پۆشاک عیب و عارەکان ئەشارێتەوە بە هەمان شێوە ژن عیب و عاری پیاوەکەی ئەشارێتەوە، کەم و کورتی و کەلێنەکان ئەشارێتەوە، ژنەکەش بە هەمان شێوە پیاوەکەش بە هەمان شێوە. ئەمە بەڵگەیە بۆچی؟ بەڵگەیە بۆ ئەو قسەی کوردەواری کە ئەڵێ ژن و پیا وەکو سوار و پیادەوان. سوار تۆزێ دەست نزمەکاتۆ، پیادەش تۆزێ دەست بەرزەکاتۆ تا ئەگەن بە یەک و تەوقەکە ئەنجامەدرێ. بۆیە ئەم پێکەوە بوونە، ئەم هەڵگرتنی عەلەم و ڕایە و بەیداخە لە نێوان ژن و پیاوە ئەبێتە باعیسی سەعادەت و خۆشبەختی و کامرانی. بەڵام ئەگەر خوا نەخواسە بەو شێوەیە نەبێ، ئەوە تەنها ڕۆتینیاتێکی ژیانە و بەڕێکراوە. باش مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە مەسەلەی خێزانداریە، لە مەسەلەی پێکەوەییە فەزلی هیچ کامیان دراوە بەسەر ئەوی تریانە، ینی فەزلی پیاو بدرێ بەسەر ژنایە، ژن بەسەر پیا؟ خۆی لە ئەساسا کە قورئانە فەرمێ نحن فضلنا بعضهم على بعض لە باسی پێغەمبەرانە، ئەم فەزلە بۆ ئەوە نییە کە مرۆڤەکە بێ فیرعەونیەتی خۆی دروست بکە وەزاڵی بکان بەسەر کابرا، یان بۆ نمونە کە قورئانە فەرمێ الرجال قوامون على النساء، بۆ ئەوە نییە کەوا ئەم پیاوە خۆی فەرز بکە بەسەر ئەم ئافرەتە. نا، ئەمە تەکلیفە، تەشریف نییە. کاتێکە مرۆڤێک فەزلی هەیە بەسەر مرۆڤێکی ترا، بۆ ئەوەیە کەوا فەزلیەتی خۆی بزانێ. مامۆستایەک فەزلی هەیە لە پۆلەکە، بۆ لەبەر خاتری مامۆستایە دێکەواتە ئەبێ مامۆستایەتێکی باش بکە. ئەم پیاوە فەزلی هەیە لەم خێزانە کە گەورەی ئەم خێزانەیە، کەواتە ئەبێ گەورایەتی بفامێ. لە کوردەواری ئەڵێ چی؟ ئەڵێ بۆیە پێت ئەڵێم خاڵۆ چۆلەکەم بۆ کوژی، منیش بۆیە بەم کەسە ئەڵێم باوک کە بەڕاستی باوک بێ، بۆیە بەم کەسە ئەڵێم دایک کە بەڕاستی دایک بێ. ئەگەر مرۆڤەکە بە شێوەیەک لە شێوەکان نەتوانێ ئەم ئەفزەلیەتەی خۆی دروست بکە، با هەزار قانون و یاسا و ڕێسا و دین ئەم فەزلەی پێ بدا کە خۆی نەیتوانێ ئەو فەزلە بپارێزێ، هیچ سوودێکی نابێت. ژن و پیا و لە ئاینی پیرۆزە تایبەتمەندی خۆیان هەیە لە مەسەلەی پەروەردەی خێزانیە. ینی ئەگە سەیرێکی ئاینی پیرۆز بکەین کارەکان دابەش کراون، ینی گەورەی بۆ دایکە کە پەروەردەیەکات، گەورەی بۆ باوکە کە بژێوی و ژیان و ئابووری ماڵەکە دابینەکە. ئەم هاوسەنگیە شتێکی جوانیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە؟ بەڵێ، ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە ئەو پەروەردەی مناڵەکەی داوەتە دەستی بۆ لەبەرەوەی نەرمی تایە، لوتفی تایە، حیلمی تایە. دایک لە ماڵاوەکو وەستایەک وایە، باوکیش لە ماڵاوەکو خەلفەیەک وایە، وەکو شاگردێک وایە. خەلفەکە چێ بلۆکی بۆیێنێ، خەلفەکە چێ چیمەنتۆی بۆیێنێ، هەتاوەکو ئەم وەستایە بیکا بە بینایەکی جوان. باوکەکە لە بەیانی هەتا ئێوارە لە دەرۆیە، ئەگەر بێت و ژنێکی باش لە ماڵۆ نەبێ، ئەم بەرهەموو سەرچاوانە و ئەم هەموو داهاتە کە ئەم پیاوە پایەکە نەتیجەیەکی زۆر باشی نابێ. ئەو قووەت و هێزە معنەویەی کە خوا داوێتی بە ئافرەت هەل لەو ڕۆژەوە کە مناڵەکە لە پێسی سکیا ورگیا هەڵی ئەگرێ، هەتاوەکو ئەو ڕۆژەی لە دایکە بێ، هەتاوەکو مەم کە خاتە دەمی، هەتاوەکو شیری پێدا، هەتاوەکو ئەو دوو حەولە شیری پێدا، اینجاوەکو گەورەیەکە هەموو ئەمانە لەسەر شان و لەسەر ئەرکی دایکەکەیە. بۆیە بەڕاستی ئەم گەورەیە ئەبێت دایک بیفامێ
و لە هەمان شێویشابە پیاوەکە ئەمە هاوسەنگی دروستکردن لە بینیان بەڵێ کەلیەدەینی کەلێدەوانی هەردوو نەبێ خێزانەکە دروست ناتەواو ینی ناکرێ ئەمە ئەفزالیت بە یەکییان بین بڵین پیا و بڵێ بەس پیا و غەڵەتە بڵێ بەس ژن غەڵەتە خۆی ئەمڕۆکەوە بوونە ئەمڕۆ ئەو دابوونەریتە سەقەتەی کە لە کۆمەلگاکانە ئەیانت بەس پیا و غەڵەت غەڵەت ئەو دابوونەریتی کە ئەمڕۆ ئێستا لە هەنێ جێگەوە هەڵای بۆ ئەکرێ کە ئەڵێ چی ئەڵێ بەس ژن ئەمەش هەر غەڵەتە نا ژن و پیا و هاوتەری پێکەوە ئەتوانن خێزانێک دروست بکەن و خێزانێک بنیاد بنێ ئێمە لە ئیسلامە نمونەمان جوانترین نمونەی پێغەمبەرە دوودی خوای چۆن ئەم هاوسەنگی پاراستووە لە نێوان خۆی و خەدیجە لە نێوان خۆی و هەموو ژنەکانی بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو مەحەبەتەی هەیە بۆ خێزانەکانی هیچ پیاوێک نییە لە دنیا بتوانێت ئەو مەحەبەتەی هەبێ بۆ خێزانەکانی محەبەتیان هەم لە هەمان بەرامبەریشا خێزانەکان بە شێوەیەک پێغەمبەری خۆیان خۆشویستووە کە هیچ ژنێک نەبووە وا مێردەکەی خۆی خۆش بێ بەڵام لە هەمان کاتە بۆ پێغەمبەری خوا هاوکاری خێزانەکانی کردووە ئەوانیش هاوکاری پێغەمبەر شاوکاری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم لەو دعوە بانگەوازا کە هەڵی گرتبوو لەو ناڕەحەتی و مانوبوونەی دەرەواکە بەڵێ خەدیجە هاوکاری بووە ئەگەر پارەی خەدیجە نەبوایە هەنێشت هەبوو هەر بەرهەم نەهات یا بۆ نە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من هەویرە شێلم بۆ ژنەکانم من گستە دەم بۆ ژنەکان ڕوایەتی بەڵێ صحیح بەڵێ من جلەکانی خۆم پینە ئەەکەم باشە ئەمە بەڵگەی چییە بەڵگەی ئەوەیە کە پێغەمبەری خوا هاوکار بووە بۆ خێزانەکان یا بۆ نمونە فەرمێم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەجدا بوو سەری بەرز نەکردەوە خوایە چی بوو بێ خوایە چی نەبوو بێ کاتێککە سێریان کرد وەڵا ئەمە کچەکەی زەینەبە ئومامە چۆتە سەرملی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێدی ئەوە ئەگەر بەدابوونەریتە سەقەتەکانی ناو کۆمەلگا بیخوێنینەوە ئەڵێن وەڵای ئەمە پیاوێکی دواکەوتووە کە کچە زایەکی و کچیشە چۆتە سەرملی لە نوێژە لە میحرابە کێیشە پێغەمبەرە خاتەم الئەنبیایە ئەفزەل الرسولە و سەحابەش کاتێکە بینیوانە ئەمە کاریگەری بووە لە سەریان هەتاوەکو بتوانن ڕێزی ماڵ و ناڵیان بگرن مافی ئافرەت بەسەر پیاوەوە چییە؟ چ مافێکیە بەسەر پیاوەکان مافی ئافرەت با لە پێش بڵێن مافی پیاو بخینە پێش پیاو بخینە پێش و بام جارە پیاو بخینە پێش مافی پیاو بەسەر ژنەکانیۆ بریتیە لەوەی کەوا ڕێزی لێ بگرێ و باش بێ بۆی و حرمەتی ماڵ و مناڵەکەی بگرێ و باشترین ئەمینێک بێ کە پیاوەکە ماڵەکە جێهێڵە باشترین ئەمینێک بێ لە هەموو ڕۆکان و باش ناشین ئەو دیتێڵ و وردەکاریانی کە چۆن و چۆنی لە هەمان کاتە لە بەرامبەرە مافی ئافرەت لە لای پیاوەکە ئەبێ ئەم پیاوە قەڵغانێکی گەورە بێ بۆی نەبێتە هۆی ئەوەی کەوا ئابڕووی ئەم ئافرەتە بڕوە باش لە هەموو ڕووەکان لە حەجر و داعە و ئابزان پێغەمبەری خوا درودی خوای لێبێ ئەفەرمێ باشترینتان ئەوانن کە لەگەڵ خێزانەکانتان باشن بەڵێ خەیڕوکم چاکترینتان خەیڕوکم لی ئەهلیهی ئەوەیە کە باشە بۆ خێزانەکانی و ئەنە مەبەسی لەم چاکە چییە؟ چاکە لە هەموو ڕوویەکۆ چاکە بابەتێکی ئەخلاقیە تۆ ناتوانی بێی بڵێ چاکە بریتیە لەمە نا کاتێکە تۆ ئەڵێ فڵان کەس درۆ ناکە یعنی تەواو ئیتر درۆ ناکە فڵان کەس چاکە ناتوانی بڵێ وەڵایی چاکە ئەوەیە نانی ئەداتێ بەڵام لێدا چ گەورەیەکی تایە مرۆڤێک بێت دەست بەرز کاتەوە لە خێزانەکەی بەڵام لە هەمان کاتە نیۆڕۆ زۆر نانێکی خۆشی بۆ ئامادەکرد بێت نا بریتیە لە بەهای باڵا ئەم پیاوە باشە لەگەڵ خێزانەکانیە پێغەمبەری خوا چۆن باش بوو لەگەڵ خێزانەکانیە فەرمی خەیڕوکم لی ئەهلی و ئەنا خەیڕون لی ئەهلی درۆی لەگەڵانەیەکردن ڕێزی لێگرتن حرمەتی لێگرتن خۆشی ئەویستن بۆیان باش بوو پێکەوە چوونە بەڵێ پیاغەمبەر سازم هەڵساوەتەوە لەبەری فاتیمەی کچی بەڵێ چوونە دەرەوەی هەبووە بەڵێ پیاغەمبەر سازم سەلەم سوعبەتی کردووە قسەی خۆشی کردووە لەگەڵ خێزانەکانیە بۆ هەموو سەفەرێکێکیانی بردووە لەگەڵ خۆیان ئەمڕۆ پیاوی وایە هەموو ساڵی خۆی 6 سەفەرەکە ژنەکەی نابا لەگەڵ خۆیان بۆ سەفەر کە ئەمە خراپە بەڕاستی مامۆسا لە پەیوەندی خێزانی ئاینی ئیسلامی پیرۆز چی بە جەوهەر ئەزانێ یانی جەوهەری ئەو پەیوەندیە
چی دەستنیشان کردووە بۆ ئەوەی بەردەوامی هەبێ ئەم خێزان؟ ئاوێنەبوون یعنی چی؟ یعنی تۆ ئەو شتێک کە ئەتەوێ بەرامبەری خێزانەکەت بیڵێی، ئەو شتەی ئافرەتەکە ئێوێ بەرامبەر پیاوەکەی بیڵێ، پێش ئەوە با بەرامبەری خۆی بیڵێ، بزان بتوانێ ئەو شتەی ئەم پیاوە ئێوێ بیڵێ بەرامبەری خێزانەکەی ئایا قبوڵیەتی خێزانەکەی بەرامبەری ئەم بیڵێ؟ ئەمە پێوتر ئاوێنە بوون. هاوسەرەکان ئەبێ ئاوێنە یەکتر بن، ئاوێنە کەم و کوڕیەکەت پێ ئەڵێ بەبێ ئەوەی هاوارە لێ بکە و هەڵاو لێ بکە. ئاوێنە پێت ئەڵێ قژت تێک چووە بەڵام لای کەس باسی ناکە. ئاوێنە پێت ئەڵێ چاو ڕیپۆقی پێوەیە بەڵام لای کەس باسی ناکە. ئاوێنە پێت ئەڵێ فلان شوێنی پشتوێنەکەت لارە بەبێ ئەوەی هاوار لێ بکە. باش ئەمە ئاوێنە بوونە زۆر گرنگە. باشە لە ئاەتە پیرۆزەکانی قورئانە چۆن باسی خێزان کراوە؟ بەڵێ بەچی وەصف کراوە؟ عاشروهن بالمعروف، فرمێ مامەڵەتان جوان بێ لەگەڵ یەکتریا، ئەی هاوسەرەکان ئەی خێزانەکان باش جوان بێ. بۆچی لەوانەیە جوانبوون لای کابرایەکی ئەمریکی جیاواز بێ لای لەگەڵ کابرایەکی کوردە. باش یا لە ئاینێکەوە بوو یا لە ئاینێکەوە جیاوازی هەیە. باشە مامۆسا بۆچی هانمان ئەیا خێزان دروستکەین؟ لەبەر خاتری جەوهەرەکەی چییە؟ لەبەر خاتری دوو گرنگی زۆر گەورە. یەکەم نەسل نەفەوتێ، نەسل نەفەوتێ. باش دووەمین لەبەر خاتری ئەوەی مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت بە تەنها بژی. یعنی سێریکە ئەو مرۆڤانەی کەوا دائیمەن تەنهان و ژنیان نەهێناوە، باوکیان مردووە و دایکیان مردووە، ڕەبتیان نەماوە لەگەڵ براو خوشکەکانیانە و ئەچن لە کونجێکا لە ئوتێلێکا لە ژوورێکا لە فلانش جێگا سەری خۆیان کەس دەکەن، وردەورد ئەم مرۆڤانە دابڕاو بن هەستەکەی لە ڕووی دەروونۆم کەسانە مانون، کەسانە ناهەموار و تێکشکاون. بەڵێ تا چەند گرنگە لە نێوان هەردوو ڕەگەزا یا ژن و پیاوە یا ئافرەت و پیاوە خۆشەویستی هەبێ. خۆشەویستی تا چەند مهمە؟ مەحەبەت سەرچاوەی هەموو گەورەیەکە. مەحەبەت نەبێ مرۆڤەکە ناتوانێت ژن بێنێ، مەحەبەت نەبێ مرۆڤەکە ناتوانێت شوکە. ژن و پیا و چۆن ئەم خۆشەویستە بۆ یەکتر دەربڕن، هەر بە قسە بێ یا کرداریشی لەگەڵا بڵێ دیاری گۆڕینەوە هەبێ لە نێوانیان بەپێی کەلتور ئەگۆڕێ کاکشوان. بەڵێ بەپێی کەلتور ئەگۆڕێ. لەوانەیە لە کەلتورێکە بردننی گوڵێک بۆ خێزانەکە زۆر گەورەی بێ، بەڵام لەوانەیە لە کەلتورێکی ترە لە مەجلیسا نەشکاندنەوەی ئەم ئافرەتە لە گوڵەکە مهمتر بێ. لەوانەیە مرۆڤە باوباپیری ئێمە لە وڵاتە لەوانەیە لە نیشتیمانە لەوانەیە گوڵیان نەبردبێ بۆ یەکتری، بەڵام لە کاتێکا کە لە پاڵ سۆبەیەکا و زسانە و دانیشتون و قسەی خۆشیان کردووە بەیەک و ئەمە گەورەترین فەزڵ بوو بێ لە نێوانیانە. لەوانەیە لە کەلتورێکا داگرتنی کڵاوەکە ئەمە گەورەترین فەزڵ بێ، لەوانەیە زماچکردنەکەی گەورەترین فەزڵ بوو بێ، بەڵام لەوانەیە لە کەلتورێکی ترا ڕازگۆیی بوون لەگەڵ ئەم هاوسەر و خێزانە گەورەترین فەزڵ بوو. ڕێزگرتن لە یەکتر، حرمەتگرتن لە یەکتر، ڕێزگرتن. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم جاری وا هەبووە خێزانەکانی زۆر تووڕە بوون، عاجز بوون، هاواریان کردو، بێتاقەت بوون. ئەفەرمێ جارێکیان حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەنگی بەرز کردو. کاتێکە دەنگی بەرز کردو ئەبوبەکری سیدیق ویستی لێیدا کچێتی، کاتێکە ویستی لێیدا ڕای کردە پشتی پیاوە صلی الله علیه و سلم. یعنی سێریکە لەو کاتەیشا کە دەنگی بەرز کردوتە بەرامبەری هاوسەرەکەیە، بەڵام ئەچێتە پشتی هاوسەرەکەی لەبەر خاتری باوکی لێی نەدا، چونکە زانیوێتی ئەم هاوسەرەی مەقامێکی زۆر زۆر گەورەیە کە بەڕاستی پێگەیەکی زۆر زۆری هەیە لە حرمەتگرتن لە هاوسەر و لە خێزانەکەی. مامۆسا شتێک پێڵێن هاوکاری و دەستگیرۆیی لە ئیشوکارە. بەڵێ ئەزانین ئافرەتان لە ماڵەوە ئیشوکاریان زۆرە. بەڵێ جاری وە هەیە پیا و یارمەتیەکی ئەیە لە کللتوری ئێمە تا ڕادەیەک شتێکی جوان نییە. ئایا ئەکرێ هاوکاری خێزانەکانمان بکەین ئەجرمان بۆ؟ بەڵێ پێ سازم هەویری بۆیان شێلاوە، هەویر گسکی بۆ داون، جلی خۆی پی نەکردووە. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شێوەیە هانمانەدا. تەمان لیل معلوماتت کاکشوان، پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ گەورەترین خەیرێک بریتیە لەوەی پیاوەکە شتێکی خۆش بێنێتەوە بە ماڵ و مناڵەکەی بیخەنە دەمیان و بیخۆن. گەورەترین خەیرێک بۆ خێزانەکەی خۆی،
بەڵێ لای ئێمە وا هەز ناکەین ئیسە بۆ من و تۆ شتێ بکرین بۆ ماڵ و مناڵمان و بیبین و ناڵین خێرمان کردووە بەڵام لە ئەساسا گەورەترین خەیرە لە بەرامبەرە ئەگەر ئەو ژنە سەرباری ئیش و کارەکانی ماڵی خۆی لە چێژلێنان و لە قاب شۆردن و لە جل شۆردن و لە مناڵبوون و لە پەروەردەکردنی مناڵ و لە شیردان بە مناڵ زۆربەی ئیسە ئەم جیلە بە تایبەتی یەن مۆزەفن مامۆسان مامۆسان مۆزەفن دکتۆرن یەن چێکەن پارە پەیانکەن بۆ ئەو ماڵە باشەکەین مامۆسا شتێکی بابەتێکی تر هەیە زۆر بە خێرایی باسیکەین ئەوەیە تا چەند پێویستە هەردوو لە ڕێز لە کەسوکاری یەکتر بگرن ئەمە مەحەبەت و خۆشەویستی زیاد دەکا بەڵێ یەکێک لە ڕێزەکانی مرۆڤ کە ئیگرێ لە هاوسەرەکەی ئیترژن بێیان پیاو بێ بریتە لەوەی کەوا تۆ حورمەتی خزمەکانیشی خراپ بن باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوم حەبیبە خێزانی بوو چی ئەبوو سوفیان بوو باشە هات بۆ ماڵ ئەبوو سوفیان هات بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوم حەبیبە میخەدەکەی ڕاکێشا لەبەری نەچێتە سەری بۆ لەبەر خاتری ئەوەی کەوا میخەدەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم نیگەرانی لێ کرد بەرامبەری گلەی کرد فەرمووی نە ئەوە وا بکردا چونکە ئەوە باوکتە لە کاتێکە کە باوکی کافرە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزی گر لە ئەبول عاص لەبەر خاتری زەینەبی کچی بە ئەبول عاصیش کافر بێ و بە ئەسیری گیرا بێ لە شەڕە بەڵام لەبەرەوەی زاوایەتی حورمەتی لێ بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم حورمەتی گرتووە لە باقی سێری کە یعنی کاکشوان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مناڵەی کە لە ماریەی قیبڵی بوو مناڵ کوڕێکی بوو لە ماریەی قیبڵی کوڕەکەی ناوە ئیبراهیم بۆچی لەبەر خاترەوەی هەم خۆی دڵی پێی خۆشە با پیرەیەتی هەم ماریەی قیبڵیش قیبڵیە پێی خۆشە ناوی ئیبراهیمی پێ خۆشە کاک ئەحمەدی شێخ کچێکی هێناوە بۆ کوڕەکەی کاتێککە مناڵێکیانە بێ مناڵەکە ناو ئەنێ بە ناوی ئەو ئاینەی کە کچەکە پێی خۆشە باشە مامۆستا یەک بابەت هەیە بە خێرایی باسیەکەین لەبەروی کاتمان زۆر کەمە مەسەلەی ئەوەی ئێستا ئافرەتان زۆربیان یا کارمەندن یا ئیشێکیانە یا پرۆژێکی بازرگانیان هەیە ئەمە چی ینی ئەم بابەتە ئەتوانن ئەم پارەیە تەنها بۆ خۆیان هەڵگرن و سەرفی نەکەن یا ئەتوانن بە هاوبەشی هەیەیان بێ باشترینیان کامەیە شەرعان دروستە بۆ خۆیانی هەڵگرن چۆنیش سەرفیەکەن سەرفی ینی ئەتوانێت هیچ هاوکاری بەڵێ پیاوەکە ناتوانێت بڵێ ئەبێ بمەیتێ بۆ شەرعان چکە مڵکی خۆیەتی بۆچی مڵکی خۆیەتی ئەی نابێ هاوبەشی هەبێ نازەکەم لەبەر خاتری ئەوەی قەوامەکە دراوە بە پیاوەکە ئەبێ ماڵەکەی لەسەر ئەو ژنەوە ئەو مناڵانە ئەو ماڵە لەسەر پیاوەکەی بەڵام ئەگەر ژنەکە بەخواستی خۆی بێ ئەم پارەیە بخاتە ناو دەخلە عامەکەەوە بیکا بە یەک مەشروعیان بۆ ماڵەکە هەمووی بڕوا ئەمە ئەجوپادا شتێکی گەورەیە لە هەموو لە حەزاتێکی ئەم ژیانە نسخەیەکی خێرەکەی بۆم ژنێ ئەتوانێت و پارەش بۆ خۆی سەرفکە هەر باڵێ ئەتوانێت بەس بۆ خۆی بێ مامۆستا من شتێکی وام نەماوەگە جەنابەت شتێکت دەستان خۆش بێ و پایدار بن و خوای گەورە نوێژ و ڕۆژووەکانمان لێوەربگرێ و عیبادەتمان لێوەربگرێ بینەران و بیسەرانی بەرنامەی سروش تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین ڕەمەزانتان بەخۆشی و شادی تێپەڕێ نوێژ و ڕۆژوتان قبول بێ ئیشاءڵڵا هەموو لایەتەن دروست و لەش ساغ بن خواتان لەگەڵ